ئەمڕۆ مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان هاوڕێ لەگەڵ وەفدێکی ئەنجومەنی سەرکردایەتی گەیشتە قەزای سۆران و لە دەروازەی قەزاکە لەلایەن بەرپرس و کارگێڕ و ئەندامانی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامیەوە پێشوازی لە وەفدە باڵەکەی کۆمەڵی ئیسلامی کرا. پاشان بەرە و بارەگای مەڵبەند بەڕێکەوتن لەوێش لەلایەن مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان و هەروەها ژمارەیەک لە ئەندامانی پێشوازیان لێکراوە بڕیارە لەو سەردانەیدا ئەمیری کۆمەڵی ئیسلامی کۆڕێکی جەماوەری ساز بکات. هاوکات چەندین دیداری سیاسی و کۆمەڵایەتی لەگەڵ کەسایەتی و هاوڵاتیانی قەزای سۆران و ناوچەکە ئەنجام بدات. بەڵێبەرزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەبارەی سەردانەکەی ئەمیری کۆمەڵی ئیسلامی بۆ سنووری قەزای سۆران پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵمانە. ئازاد سڵاو لێبێت وەم کاتت باش. سەردانەکەی بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی بۆ قەزای سۆران لە چوارچێوەی چیدایەوە کار و چالاکیەکانی لە ڕۆژانی ئایندەدا چی دەبن و چەند ڕۆژ دەمێنێتەوە؟ بەڵێ کاکارزان سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز و خۆشەویست بێت. دیارە سەردانەکەی جەنابی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان لە چوارچەوەی و بەسەرکردنەوانەیدا کەوا بۆ مەڵبەندەکان دەست پێ کردووە. سەر لە بەیانی ئەمڕۆژ سەردانی دەڤەری سۆرانی کردووە لە دەروازەی شارەوە لەلایەن بەرپرس و ئەندامانی مەڵبەندەوە پێشوازی لە جەنابی مامۆستا عەلی باپیر کرا. هەروەها لەلایەن سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیشەوە پێشوازی لە مامۆستا عەلی باپیر و وەفدی یاوەری کرا. سەرەتا لە مەڵبەند لەگەڵ ستافی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامی کۆبەوە تیایدا دەستخۆشی لە ئەندامان و بەرپرسی مەڵبەند کرد لە بەرامبەر ئەو کار و چالاشیانەی کەوا لە دەڤەری سۆران ئەنجامی دەدەن. دواتر مامۆستا عەلی باپیر چەند سەردانێکی کۆمەڵایەتی ئەنجام دەدات و لە چوارچێوەی سەردانەکەیدا لە چوارچێوەی ئەو پرۆژەی لێک نزیکبوونەوەی لانە ئیسلامیەکان سەردانی میحوەری بزوتنەوەی ئیسلامی لە سۆران هەروەها سەردانی مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی لە قەزای سۆران دەکاتن. هەر لە چوارچێوەی ئەو سەردانەی کەوا مامۆستا عەلی باپیر بۆ سۆران ئەنجامی داوە مەڵبەند کۆڕێکی جەماوەری بۆ مامۆستا عەلی باپیر ساز دەکاتن. هەر لە چوارچێوەی ئەو سەردانەیدا دیارە تەنها ڕۆژێک لە قەزای سۆران ئەمێنێتەوە و کاتژمێر 7 شەو لە ناحیەی خەلیفان کۆڕێکی جەماوەری بۆ مامۆستا عەلی باپیر لە بارەگای ئەنجومەن ساز دەکرێت و تیایدا چەند سەردانێکی کۆمەڵایەتیش لە ناحیەی خەلیفان ئەنجام دەداتن. زۆر باشە باس لەوە کرد کە لە چوارچێوەی لێک نزیکبوونەوەی لانە ئیسلامیەکان بەوەی کە لە ماوەکانی ڕابردوودا بینیبان ئەمڕۆ بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی بەنیازە سەردانی مەڵبەندی بزوتنەوەی ئیسلامی بکات لە سۆران. جگە لەم سەردانی هیچ لانێکی دیکەی سیاسی دەکات لە غەیری لانە ئیسلامیەکان؟ نەخێرتەنها وەک ئاماژەم پێدا تەنها سەردانی لایەنە ئیسلامیەکان بزوتنەوەی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی لە قەزای سۆران دەکاتن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی لە سۆران. سپاس بۆ زانیاریەکانت.